دوێنێ ئێوارە کاژێر هەفتا کاژێر 12 شەو لەلایەن تۆپخانە وهروەها لەلایەن فڕۆکەکانی تورکیا واتە ناوچەیەک لە سنووری نەحیسیدەکان بەردەمان کرا. لەوانەش بریتی بوو لە کانی ڕەش، گەلی ڕەش، دیابەن وهروەها ئاودەرکیژی و خواکوڕ. ئامادەش لەو بەردەمانە زیاتر بارەگاکان و هەروەها سەردارانی پەسکە بوون. ئەو ناوچانێکەوە بەردەمان کراوە هەروەها لەلایەن تۆپخانەکان و فڕۆکەکانەوە کرایتە ئامانج ئاوەدانی تێدا نییە. دوای کاژێر 12 و چارێکی دوونێ شەو لە ڕێگەی سێ هەلیکۆپتەرەوە ژمارەیەک لە سەربازی تورکی داخلی ناوچەکانی کەرکین و هەروەها گوندی شانشان بوونە بەمبەستی ئەنجامدانی ئۆپراسیۆنێک بە تایبەتی لە ناوچەکانی گەلی ڕەش و چیابەن بەمبەستی لێدانی بنکە و باڕەکانی چەکدارانی پەسکە لەم ناوچانەدا و بە نزیکەی 6 کیلۆمەتر ئەمانە داخلی سنووری هەرێمی کوردستان بوونە لە نەحیسیدەکان و تاکو ئێستاش کە قسە بۆ ئێوەی خۆشەویستەکەم لەم شوێنەدا ماونەتەوە و جێگرن و خەڵک هەستی بە دمی زۆڵان دەکەن و لەم شوێنەدا ئەبینرێت. سپاس بخۆ نەبوونێتە مەترسکە و ناوچانێک کە ئەوان هاتوونێت تێدانە و ئێستا حالیان لێن ئەم شوێنانە ئاوەدانی تێدا نییە بەڵام دوورە ئاوەدانین و ئەمانە کەونە زنی ئەو 15 گوندێکەوە بەهۆی بوونی چەکدارانی پەسکە لەم ناوچانە نەتوانراوە تاکو ئێستا ئاوەدان بکرێنەوە کە بەهۆی ئەوەی کە پەسکە ڕێگرە لەم شوێنانە خەڵک بگەڕێتەوە سەر شوێنەکانی خۆیان و ئاوەدان بکرێنەوە.